هاوڵاتیان و شۆفێران نیگەرانن لە خراپبوون و تێکچوونی ڕێگەی ئاغجەلەرکانی شەیتان و ڕای دەگەێنن ڕێگاکە بە تەواوی خراپ بوو بە کەڵکی هاتوچۆکردن نەماوە باهۆیەوە ڕۆژانە چەندین ڕووداوی دڵتەزێن ڕوودەدات لە ڕێگەی پەیامەوە داواکارن لە لایەنە پەیوەندیدارەکان ڕێگاکەیان بۆ نۆژەن بکرێتەوە. وەکو هاوڵاتیەک کە بەردام ئێرە ڕێگای سەرەکیمانە داواکارم لە لایەنی پەیوەندیدار ئاوڕێک لەم جادەوبانە بداتەوە خۆی تەنها جارێک بێرە بێتاوەکو کێشەکانی ئەم جادەی بۆ دەرکەوێ بزانێت چۆنە بەڕاستی هاتوچێکی زۆری بەسەرەوە ئەم جادەی ئەگەر تەمەشاکەی ئاغجەلەر و گوندەکانی تر و ناحیەکانی تری بەسەرەوەیە ڕێگابانەکەمان زۆر خراپە یعنی لێرە ئەمە دیوی شکانی شەیتانی پێڵێن ها زۆر خراپە دیوی تەوەکەڵمانەیە خۆزگا ئەیبینن قەنەعات کە قەمەرە دەرناچێتی تێگەی جادەکەمان هەتا بڵێ خراپە داواکارین بە زووترین کات لە بەرپرسان لە حکومەتی هەرێم ئەم چادەیەمان بۆ چاکەن بەنسبە ڕێگاکە هیچ بەعمل نایە یعنی بیست و بڕۆیتە بێ دووەرەقە لە سیارەکە دەی بەلای کەمەوە جاروای چێستە تەقێت جاروای ئەم ڕێیانی زۆر ناخۆشە داوا لە حکومەتەکە ڕێمان بۆ چارەسەرکە مسافەکەی کەمە بەس زۆر ناخۆشە سیارە زۆر ئەزیێ دەدا یعنی سەب بەنسبە سیارەی بچووکەوە هەر بەعمل نایە بە ناچاری بێریادی. خراپی و تێکچوونی ئەو ڕێگایە لە کاتێکدایە کە لە 30 تەمموزی ڕابردوودا بە بڕیارێکی جێگری سەرۆکی حکوومەت و با هەوڵ و ماندووبوونەکانی بەڕێوەبەری ناحیەی ئاغجەلەر بڕی زیاتر لە 350 ملیۆن دیناری لە بودجەی پترۆدۆلاری بۆ تەرخان کراوە. بەڵام لە ئێستادا و دوای تەوابوونی هەڵبژاردنەکان بەڕێوەبەرایەتی ڕێگەوبانی سلێمانی دەیەوێت لە ڕێگەی بودجەی قەپانەکانی کێشەوە ڕێگاکە نۆژەن بکاتەوە کە ئەم بڕیارش تا ڕادەیە کارەکانی نۆژەنکردنەوەی ڕێگاکە دوا دەخات. سەبارە بە چاکردنی ڕێگەیکانی شەیتان ئاغجەلەر لە 30 2010 بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیدا بە چاکردنەوە و تەرخانکردنی بودجە بۆ ڕێگەی ناوبراو لەسەر بودجەی پەترۆدۆلار بەڵام لە ئێستایا بەڕێوەبەری گشتی ئاودانکردن و شتەنجێکردنی پارێزگای سلێمانی بودجەکەیان گۆڕیەوە بە بودجەی قەپانەکانی کێش ئێمە کەڵێ تێبینی و سەرنجی خۆمان لە ڕێگەی فەرمانگەی ڕێگەوبانی سلێمانیەوە ڕێگەوبانی چەمچەماڵەوە پێیان ڕاگەیاندووە کە گۆڕانکاری لە بودجەکەیە بە واتای خاوبوونەوەی ئیشەکەی خۆ لە ئێستایا جێبەجێ ناکرێ ئێمە لە ئایندەیە لە ڕێگەی وەزارەتی داراییەوە بە دۆداچوون بۆ کارە ئەکەین و ئومێد دەکەین لە ئایندەیەکی نزیکا دەست بکرێ بە جێبەجێکردنی پرۆژەکە. ڕێگای ئاغجەلەرکانی شەیتان 19 کیلۆمەترە و ساڵی 2007 دەستکراوە بە کارکردن تیایدا و ساڵی 2009 تەواو بۆ و ساڵی 2010 بەڕووی هاوڵاتیان و شۆفێراندا کراوەتەوە. هەرسێ پارێزگای هەولێر و سلێمانی و کەرکووک بەیەکەوە دەبەستێتەوە و بە ڕێگایەکی بازرگانی و ستراتیژی دادەنرێت. ئەو بەڵێنانەی لە کاتی بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردنەکاندا لەلایەن بەرپرسە باڵاکان یەم وڵاتەوە بە هاوڵاتیان دەدرێت دوای تەوابوونی پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان بەڵێنەکان دەبن بە خەون و خەیاڵ. زەرمەندی یەکەمیش لە جێبەجێ نەکردنی بەڵێنەکان تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستانن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی ئاغجەلەر.